وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان. لەبەر ئەوەی کوشتنی کەسێک ڕووداوێکە هەم ڕووی لە خێزانی کەسە کوژراوەکەیە و هەم ڕوویشی لە کۆمەلگایە، ئەوا دەبێت خوێنباییەکەی وەک قەرەبوو پۆزش بدرێتە خێزانەکەی. لەگەڵ ئەمەدا دەبێت کۆمەلگاش قەرەبوو بکرێتەوە، واتە بەرامبەر بەوەی کەسێکی لێ کوژراوە دەبێت کۆیلەیەک ئازاد بکرێت و کەسێک بدرێتەوە کۆمەلگا. کەواتە بەپێی ئەمە ئازادکردنی کۆیلەیەک بەرامبەر تاوانی کوشتنی کەسێک وەک بڵێ یەکسان کراوە لەگەڵ زیندووکردنەوەی مرۆڤێکدا. لەلایەکی تریشەوە کۆیلەکان لە ڕێی گرێبەستی نووسرا و مکاتەبە پەیمانی مەرجدار تەدبیریشەوە ئازاد کراون. لە گرێبەستی نووسراودا کۆیلەکە و خاوەنەکەی لەسەر بڕێک پارە ڕێک دەکەون و نووسراوێک مۆر دەکەن، لەمەوە ڕێی ئازادی بۆ کۆیلەکە دەکرێتەوە. لە دەربڕینە ڕوونەکانی قورئانی پیرۆزەوە ئەوە دەبینین کە ئەگەر ئاغاکەی ئەم جۆرە ڕێکەوتنەی پەسەند بێت، ئیدی دابینکردنی ئەو بڕە دەمێنێت کە لەسەری ڕێکەوتون و کۆیلەکە ئازاد دەکرێت. دووەمیان واتە بە شێوەی پەیمانی مەرجدار لە مەیداندا ئازادکردنی بەندەکە دەبەسترێتەوە بە ڕووداوێکەوە. بۆ نمونە خاوەنەکەی پێی دەڵێت کە من مردم تۆ ئازادی، کە لەمەشدا بە هەمان شێوە دەرگای ئازادکردنی کۆیلەکە دەخرێتە سەرپشت. لەسەر و هەموو ئەمانەشەوە بابەتی ئازادکردنی بەندە هەیە بە مەبەستی بەدەستهێنانی خێر و چاکە. هەروەک لە سەردەمە کۆنەکاندا هەبووە کە سەدان کۆیلە پێکەوە لەلایەن کەسێکەوە ئازاد کراون و لەمەشدا مەبەست چاکە و لوتفی خوایی بووە. بە هەمان شێوە لە ئیسلامیشدا خەڵکی چاوەڕێی ڕۆژ و مانگە پیرۆزەکانیان کردووە و دیلەکان و کۆیلەکانیان تێدا ئازاد کردووە. لێرەدا دەتوانرێت بگوترێت ئیسلام لەمەڕ ئازادکردنی کۆیلەکان و مامەڵەی نەرم لەگەڵیاندا هەرچەندێک لە پێشەوە بێت، تەنانەت ئەگەر هەموو شیانی بەیەکەوە ئازاد کرد بێت، خۆ هەر مەسەلەی کۆیلایەتی قبول کردووە و حکومەکان بەپێی ئەمە دراون و لە کتێبە فیقهیەکاندا ئەحکامەکان بەم ئاراستەیەدا دەڕۆن. جا ئیسلامێک کە زۆر دابوونەریتی ناشیرنی کە گیانی مرۆڤایەتیان لە ناوەوە خواردبوو لە بین بردووە و هەڵی گرتوون، بۆچی کۆیلایەتی لە بنەڕەتەوە لە ناو نەبردووە لە کاتێکدا کە لە توانای دابوو لە ناوی بەرێت؟ ئایا ئەمە بەمانەی بە سوک سەیرکردنی مرۆڤ نایەت؟ پێشەموو شتێک دەبێت ئەوە بڵین، هەروەک ئەوە ئیسلام نەبوو کە کۆیلایەتی داهێنا و دایمەزراند، بە هەمان جۆر نەبووە بەردەوامی پێدەر و پارێزەریشی. کۆیلایەتی شتێکە لە شەڕ و پێکدادانی نێوان نەتەوە وڵاتەکانەوە دروست بووە. جا هەتا شەڕ و شۆڕی نێوان میلەتان بەردەوام بێت کە مەگەر سروشتی مرۆڤ بگۆڕدرێت، ئەگەرنا هەتا قامی قیامەت هەر بەردەوام دەبێت. شتێکی زۆر قورسە بتوانرێت ڕێ لە کۆیلایەتی و دیلێتی بگیرێت. ئێستا با تەماشا بکەین. ئەگەر لەگەڵ وڵاتێکدا بە شەڕ هاتن، دیلیان لێگرتن و دیلتان لێگرتن، چەند شێوازێکی مامەڵەکردن هەیە لەگەڵ ئەو دیلانەدا. 1. کوشتنی هەموو دیلەکان پێکەوە وەک لای هەندێک دەسەڵاتداری ستەمکار دەکرێت. 2. گەلدانەوەیان لە کەمپی دیلەکان. 3. ناردنەوەیان بۆ مەملەکەتی خۆیان. 4. دابەشکردنیان بەسەر موسڵماناندا وەک بەشێک لە غەنیمەت. ئێستا با یەک لەسەر ئەمانە بوەستین. 1. سەرەتا چ دڵ و ویژدانێک ئەوە قبول دەکات کە دیلەکان بێ ڕەچاوکردنی ژن و پیا و گەورە و بچووک بێبەزەیانە پێکەوە بکوژرێن. تا هەنووکەش پاش تێپەڕبوونی چەندین سەدا هێشتا ئەو زوڵم و زۆرەی لە قەرتەجیەکان کرا پاڵەیەکی ڕەشە لە نێوچاوانی ڕۆمەکانەوە. ئەو جەور و ستەمەی بۆ حەد ئەلنەسر و فیرعەونەکان کردیان هەرگیز لە یادەوەری مرۆڤایەتیدا ڕەش نابێتەوە. جاچ پێویست دەکات ئاوەها دوور بڕۆین. ئەو دەردەسەریەی لە بەڵقان بەسەرمان هات، ئەو 30 ملیۆن مرۆڤەی لە رووسیا کوژران، ئەو هەزاران ئینسانەی لەلایەن نازیەکانەوە سووتێندان، کەس هەیە ئەمانەی بەلاوە خۆش بێت؟ 2. قێزەوەنی کەمپی دیلەکانیش شتێکی لە خاڵی یەکەم کەمتر نییە. سەدەی 20م شایەتی ناشرینترین و قێزەوەنترینی کەمپەکان بووە لە مێژوودا. کەمپەکانی بەڵقان بە تایبەت ئەوەی ئەدیرنا زوڵم و ستەمی وەهای تێدا کرا کە هیچ ئاژەڵێکی درڕندەنەی کردووە. ئەمریکیەکان گلەیی لە کەمپە ژاپۆنیەکان دەکەن ئەگەر بەهاتایە و ئەو کاتە لە کەمپەکانی سەرای ئیچی بیان بینایە کە چۆن مەمچی ژنەکان دەبڕدرێتەوە و دەستدرێژیان دەکرێتە سەر و چۆن پیاوان وەها برسی دەکرێن کە پەنا ببەنە بەر خواردنی توێژاڵی دارەکان هەتا دەمرن.
یان ئەگەر بیان بینایە کە ئازەربایجانیەکان لە کەمپەکانی ڕووسیای کۆمۆنیستدا چ زوڵم و ستەمێکیان لێکرا، هەم ئەو زوڵمەی ژاپۆنیەکان لێیان کردن و هەم ئەو ستەمەش کە ئەوان لە ژاپۆنیەکانیان کرد لە بەرچاویان سووک و ئاسان و بێ ئەرزش دەبوو. لەگەڵ جەنگی جیهانی دووەمدا چ ئاسیا و چ ئەوروپاش تاڵترین شێوازی ژیانی نێو کەمپەکانی بینی، کەواتە تاقیکردنەوەی ئەم ڕێگایەش شتێک نییە لە چوارچێوەی مرۆڤایەتیدا جێی ببێتەوە و ڕێک و ڕەوان خونخواری و دڕندەییە. 3. بەڕێکردنەوەی دیلەکان بۆ مەملەکەتی خۆیان. ئەمە مژارێکە کە بە چاوی ڕێزەوە بۆی دەڕوانین، بەڵام ئەگەر لایەنی بەرامبەر دیلەکانی تۆ بکوژێت یاخود لە کەمپەکاندا گلیان بداتەوە و نەیان گەڕێنێتەوە، تۆ دیلەکان بگەڕێنیتەوە، ئەمە بێڕێزیە بەرامبەر بە هاوڵاتیەکانی خۆت، بە تایبەت ئەگەر دیلەکان بە هەندێک زانیاری جەنگی سوپاکەی تۆوە بگەڕێنەوە وڵاتی خۆیان و تەنانەت هەندێکیشیان دەست بدەنەوە چەک و بچنەوە ناو سوپا، ئەمە دەبێتە هۆی ئەوەی سوپای بەرامبەرت غیرەت و بوێریەکی زیاتریان تێبگەڕێت و لە هەمان کاتدا دەبێتە هۆی داڕمانی مۆڕاڵی جەنگی سوپاکەی خۆت. پێدەچێت مامەڵەیەکی لەم جۆرە تەنها لەو حاڵەتەدا دروست بێ کە هەردوو لا بە هەمان مژارەوە بێنە پێشەوە، ئەمەش لە ڕابردوو لە ئێستاشدا پیادە دەکرێت، لەمە و دواش دەکرێت زیاتر برە و بەم جۆرە مامەڵەیە بدرێت و ئەمیش تا ڕادەیەک مەسەلەی کۆیلایەتی کەم دەکاتەوە. 4. لە پاشەموو بژاردەکان چوارەمیان دەمێنێتەوە. لێرەدا دیلەکان بەسەر بەشداربوانی جەنگدا دابەش دەکرێن. ئیسلام ئەم جۆرە دیلکردنە کاتیەی هەڵبژاردووە، واتە نەکوشتن و نەپاکتاوکردن و نەجەور و ستەمی کەمپەکان و نە هەڵسوکەوتێکیش کە بە قازانجی دوژمن بێت، بەڵکو ئەم ڕێگایە لەسەر و هەموو ئەوانی دیکەوەیە و لە سروشتی ئادەمیزادەوە نزیکترە. لەم جۆرەیاندا دیلەکان لە ماڵی موسڵماناندا بواری ئەوەیان بۆ دەرەخسا کە ڕاستی و جوانیەکان لە نزیکەوە ببینن. لە ئەنجامی ئەو هەڵسوکەوتە جوانانەشەوە کە لەگەڵیان دەکرا دڵیان بەڕووی ئیسلامدا دەکرایەوە کە هەزاران نمونەی لەم جۆرە هەن، دواتریش ئازاد دەکران و دەبوونە خاوەنی هەموو ئەو مافانەی کە تاکێکی موسڵمان سوودی لێ دەبینین. بەم شێوەیە هەزاران مرۆڤی کامڵ دروست بووە، هەر لە نافعی شێخی ئیمام مالیکەوە تا تاوسی کوڕی قەیسان و مەسروق و سەدان ئیمامی دیکەی تابعین هەموو بەم شێوەیە پێگەیشتون. پێشتر گوتمان کە ئەم بژاردەیە شتێکی کاتی بووە، ئەگەر ئەم حاڵەتە چەند بارەش ببێتەوە ئەمە هەرگیز ناتوانێتەوە بشارێتەوە کە ئەسڵ لە ئیسلامدا ئازادیە. ئەو هەموو ڕێگەی کۆیلە ئازادکردن و ئەو هەموو پشتگیریە بۆ ئازادکردنی کۆیلە ئەوەمان پێدەڵێ کە مەسەلەی کۆیلایەتی لە ئیسلامدا شتێکی کاتی و شوێنکەوتە و ڕواڵەتیە و جێگیر نییە، بەڵام هێندە هەیە هەتا هەموو دنیا لەسەر ئەم بابەتە نەگەنە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی، کەسانێک هەردەبن خەڵک بکەنە کۆیلە و بەردەوامی پێبدەن. ئەو کات بڕیارەکانی ئیسلام لە دژی کۆیلایەتی هەر شتێکی ناوەچی دەبێت و تەنها لە نێو خۆیدا پیادە دەکرێت. ئەوانەی هەوڵی بەرقەراربوونی ئاشتەوایی جیهانی دەدەن تەنها لێپرسراوی ئەوەن کە زەمینە بۆ پیادەکردنی ئەم پرەنسیپانەی ئیسلام لەسەر ئاستی هەموو جیهان ساز بکەن. هەر لە خۆشیدا ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە ئیسلام ڕێککردنەوە و چاکسازی تێدا کردووە. ئیسلام لە بابەتێکی وەها نامرۆڤانە و دڕندانەدا ڕێگایەک پیشان دەدا کە بەرەو جوانی و چاکە دەڕوات. شتێکی دیکەش لەم بابەتەدا ئەوەیە کە هەموو کەسێک لەم نەتەوەیە بە تەواوی مانا لە ئیسلام تێنەگەیشتووە و پێنەگەیشتووە، هەر خۆی دینیش بانگەشەی ئەوەی نەکردووە کە هەموو کەس بکاتە فریشتە. هەر وەک چۆن کەسانێکن تون دەست بە پرەنسیپە پیرۆزە دینیەکانەوە دەگرن و بەرز دەبنەوە بۆ پلەی فریشتەکان، بە هەمان شێوە کەسانێکی کاڵفامیش هەن کە نەیانتوانیوە لە سنوورەکانی جەستەیان دەربچن. کەسانی لەم جۆرە وردەکاریەکان فەرامۆش دەکەن و کەم و کوڕیان لێ دەبیندرێت. هەر بۆیە لەوانەیە ئەمانە حەز بە بەردەوامبوونی کۆیلایەتی بکەن و لەم ڕووەوە بچنە پاڵ ئەو میلەتانەی کە بەرهەمهێن و درێژە پێدەری کۆیلایەتین. بابەتێک ماوە باز بکرێت، ئەویش لە هەندێک سەردەمی تایبەتدا لە کاتێکدا کە ڕێگاکانی ئازادکردنی کۆیلەکان لە بەردەستدا بوون و دەزاندان، کەچی هەندێک موسڵمان دیلەکان و کۆیلەکانیان بۆ ماوەی دوور و درێژ گلداوەتەوە و ئازادیان نەکردوون. دیارە ئەمەش دژیەکیە لە نێوان گفتار و کرداردا. بەڵێ، ئەگەر تەماشا بکەین لە هەندێک سەردەمی تایبەتدا موسڵمانان کاریان بە دامەزراوەی کۆیلایەتی کردووە. لێرەشدا دوو هۆکاری سەرەکی هەن. یەکێکیان ڕووی لە خاوەن بەندەکانە و
ئەوی دیکەش ڕووی لە خودی بەندەکانە. هەروەک لە سەروترەوە باسمان کرد، پیادەکردنی ئیسلام بێکەم و کوڕی شتێکە پەیوەندی بە ئیرادە و ئازادی تاکەکانەوە هەیە. لەمەوە دەتوانین بڵێین کەمینەیەکی پڕکەم و کورتی هەن کە ناتوانن ئەم کارە جوانانە بە تەواوی جێبەجێ بکەن. جا لەم بابەتەشدا هەتا ئەمانە بە پەروەردەیەکی محەممەدی صلی الله عليه وسلم پێنەگەن، ئاساییە کە ناتەواوی لە جێبەجێکردنی پرەنسیپەکانی مەسەلەی ئازادکردنی کۆیلەدا ببینرێت. پاشان کارێکی بێویژدانانە و ناڕەوایە بین کارە ناشیرنەکانی سێ-چوار سەرگەردان و نوقمبوونیان لە هەستە ئاژەڵیەکانیاندا بکەینە پەڵەی ڕەش بە نێوچەوانی ئیسلامەوە. ئەمە ئەو لایەنەی بوو کە پەیوەندی بە ئاغای کۆیلەکانەوە هەبوو. لایەنی دووەم ڕووی لە خودی کۆیلەکانە. لێرەشدا دیسان ئەو چارەسەرەی ئیسلام هەڵی بژاردووە لە چوارچێوەی ڕەچاوکردنی سروشتی مرۆییدایە. موسڵمانە یەکەمینەکان هاتوون لەوەوە دەستیان پێکردووە، پیشانی کۆیلەکانیان داوە کە ئەوانیش مرۆڤن. دواتر ترسیان لە ئازادی ڕەواندوێتەوە و ڕێگاکانی دروستکردنی خێزانیان پیشان داون و لەگەڵ ژیان ڕایان هێناون. خوو ڕاهاتنەکان لە مرۆڤدا سروشتێکی دووهەم دەهێننە مەیدان. لابردنی ئەمە و ژیاندنەوەی حاڵەتی پێشوو هێندەی ماڵیکردنی ئاژەڵێکی کێوی سەخت و گرانە. کۆیلایەتیش بە هەمان جۆرە، چونکە بریتیە لە تێکچوونی سروشتی مرۆڤ و چاکردنەوەی کاتێکی زۆری دەوێت. ئیماندارەکانیش هەر ئەمەیان کردووە. هەموو موسڵمانێک بە براکەم بانجی کۆیلەکەی کردووە و ڕێی کارکردنی سەربەخۆی پیشانی کۆیلەکەی داوە. یەکەیەکە تایبەتمەندیەکانی ژیانی هاوسەرگیری و بەڕێوەبردنی خێزانی فێر کردووە و ڕایهێناوە و دواتر ئەگەر هیچ زیانێکی لە ئازادکردنیدا نەدی بێت ئازادی کردووە. ئەم مرۆڤانەی کە توانست و لێهاتوویان پووکا بووەوە ئەگەر بەم پرۆسەی فێرکردن و ڕاهێنانەدا نەبرانایە و یەکسەر بخرانایەتە کۆمەلگاوە، وەک ئەو ماسیەی لە حەوزەکەی دەریدێنن یان ئەو بولبولەی لە قەفەس دەریدەهێنن، بەرامبەر بە هەزار فێڵ و تەڵەکەی ئاڵۆزی ژیانی کۆمەڵایەتی دەشڵەژان و دەحەپەسان و حەزی ژیانی ڕابردوویان تێدا سەوز دەبووەوە. ئەمەش هیچ خێرێکی نەدەبوو بۆ ئەوان. هەروەهاش بوو چەندین کۆیلە کە بە یاساکانی ژیان نامۆ بوون و خرانە نێو کۆمەڵگاوە دواتر گەڕانەوە سەر شێوازی ژیانی پێشووتریان. ئەبراهەم لینکۆڵن کە یەکێک بوو لە سەرۆکەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاتێک بە یەکجار هەموو کۆیلەکانی ئازاد کرد، بەشێکی زۆریان دواتر گەڕانەوە لای خاوەنەکانیان. هەردەبوو بەو شێوەیەش بێت، چونکە کەسێک کە هەموو ژیانی کۆیلە بوو بێت بەوە ڕاهاتووە کە لە هەموو شتێکدا فەرمانی پێ بکرێت. لەوانەیە چەندین کاری جوانیشی کردبێت، بەڵام چونکە هەمیشە لە دەرەوەی خۆیەوە کۆنتڕۆڵ کراوە، تەمەنی 50 ساڵیش بێت، هەر منداڵە و پێویستی بەوەیە لای کەسێکی تێگەیشت و پەروەردە بکرێت و یاساکانی ژیانی فێر بکرێت. ئەم نەخۆشیە نەکەر لە مرۆڤێکدا کە ئازادی لە دەستداوە دەبینرێت، بەڵکو لەو میلەتانەشدا کە ساڵانێکی دوور و درێژدا گیرکرا و ژێردەستەی وڵاتێکی دیکە بوون هەستی پێدەکرێت. بەڵێ، ئەم میلەتانەش ئەگەر ماوەیەکی دوور و درێژ پەروەردە نەکرێن و وانەی کەسیەتی و باوەڕ بەخۆبوون و خاوەنداریەتیان پێنەدرێت، هەرگیز دەوە ڕزگاریان نابێ کە پاشکۆی وڵاتانی دیکە بن و چەپڵە بۆ خەڵکانی بێگانە لێ بدەن. تەنانەت دەتوانم بڵێم دروستکردنی هەستی خاوەنداریەتی و بڕوا بەخۆبوون لای میلەتێک کە شەخسیەتی خۆی لەدەست داوە زۆر قوڕسترە لەوەی کۆیلەکان فێر بکەیت و بیریان بخەیتەوە کە ئەوانیش مرۆڤن. ئیسلام بەوە دەستی پێکردووە کە کەسایەتی و هەستی خاوەنداریەتی لای کۆیلە دروست بکات و هاوسەنجێکی داوە بەو ڕۆحەیان کە لە سروشتی خۆی لای داوە و عەشق و بیرۆکەی ئازادی لە دڵیاندا چاندووە و وەک بڵێ گوتوویەتی چی داوا دەکەیت دەدەمێ و لە کۆتاییشدا بە ئازادی خستونیەتە نێو کۆمەلگاوە. ئەوەی کە لە زەیدی کوڕی حاریزدا دەیبینین نمونەیەکی ڕوونە بۆ ئەمە کە لە سەرەتاوە پێغەمبەری خوا پەروەردەی کرد و دواتر ئازادی کرد و کچی خێزانێکی ڕەسەنی بۆ هێنا و دواتریش کردی بە فەرماندەی سوپایەکی ئیسلام کە زۆر خەڵکی ڕەسەن و دیار لە ژێر فەرمانیدا بوون. هەموو ئەمانە بریتین لە جێبەجێکردنی قۆناغ بە قۆناغی نەخشە و پلانێکی ئامانجدار. جێگیربوونی بیلالی حەبەشی ڕەزای خوای لێبێ لە ڕیزەکانی پێشەوەی ئیسلامدا و گەیشتنی سالم ڕەزای خوای لێبێ کۆیلەکەی حوزەیفە بە مەقامێک کە لە بەرچاوی موسڵمانان ئێرەیی پێدەبرێت و هەژمارکردنی سەلمانی پاک سەلمانی فارسی بە ئالوبەیتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەموو ئەمانە نیشانمان دەدات کە کۆیلە لە ئیسلامدا و لە خانەی موسڵماناندا بەچی گەیشتون و چۆن پێگەیشتون.
دەتوانین سەدان نمونەی لەم جۆرە بهێنینەوە، بەڵام لە بابەتی پرسیار و وەڵامدا درێژکردنەوەی بابەتەکە پێدەچێت بێزارکەر بێت، لەبەر ئەوە لە کورتی دەیبڕینەوە. بە کورتی دەتوانین بڵین کە ئیسلام داهێنەری مەسەلەی کۆیلایەتی نییە، بەڵکو بە پێچەوانەوە ڕێکی خستووە و ڕاستی کردوێتەوە و ڕێگاکانی پوکاندنەوەی کۆیلایەتی پیشان داوە. خۆ ئەگەر لە دەرەنجامی جەنگەکانەوە دیل پەیدا نەبوونایە و هەندێک کەسی زەبوونیش پشتگیری و پاڵپشتی کۆیلایەتیان نەکردایە، ئەم مەسەلەیە لە بنیادە بەرزەکەی دینی ئیسلامدا هەرگیز بە شێوەیەک نەدەبوو کە کەس بتوانێت ڕەخنەی لێ بگرێت. هەرچەندە ئیسلام وەک حاڵەتێکی ناچاری بەرخوردی لەگەڵ بابەتەکە کردووە و ئەحکامی بۆ داناوە و وەک لەسەرەوە باسمان کرد هەوڵی داوە لەو پەرێشانی و زەبوونیەی دەری بهێنێت و هەوڵی داوە کۆیلە لە حاڵی ستەم لێکراوی و بێبەشکراوی ڕزگار بکات و بەرەو خێر و جوانی ڕەها ئاراستەی کردووە. لە ئەنجامی ئەو سیستەمەوە کە ئیسلام بۆ هەڵگرتن و لابردنی مەسەلەی کۆیلایەتی دایمەزراند، ئەمڕۆ کۆیلایەتی لەسەر ئاستی تاگ نەماوە. ئومێدەوارین لەسەر ئاستی میلەتان و وڵاتانیش کۆتایی پێبێت.